جه دنگ امریکا ل واشنطن پایتخت خلک نویا برنامه کورد کانکشن یا کوب اوایکی زندی لسر کانال ان ار تی و پلتفرم دنگ امریکا ته بلاف کرن جو بینرن هجرا پیشکش دیکن سلاو رزمن صالح دمیجر و هفکارا من بفرا و نوری لبرنامه امرودا دوین هەواڵەکان و کۆمەڵێک گفتوگۆتان پێشکەش دەکەین لەوانەش هەواڵەکانی شەڕی ئوکرانیا و هەروەها گفتوگۆ لەسەر ڕێبازی نوێی واشنگتن بەرامبەر بە ئێران ام هەروەها ڕۆنی ددن سەر ریەکسۆنین لە دۆر گولەبارانە دبستانە سەرەتاییە تەکساسێ کۆمبوونا شاندا سوێد لەگەل بەرپرسên تورکیە نەرینە سوێدیان divê derbarêda û operasyona plankiriya Tirkiye li bakurê Sûriye û gelek mijarên din. یاسادانەرانی ئەمریکا ئەمڕۆ پێنجشەممە بڕیارە دەنگ بدەن بۆ سەپاندنی کۆمەڵێک یاسا و ڕیسا بەمەبەستی سنووردارکردنی فرۆشتنی چەک و دەمانچە پرسێک کە دوای تەقەکردنەکەی ڕۆژی سێشەمەی تەکساس دووبارە لە ئەمریکا بووەتە جێگای مشتومڕ هەرچەندە ئەگەرەکانی گۆڕانکاریەکی بەرچاو لەو ڕۆوە زۆر کەمە ڕۆژی سێشەمە 19 منداڵ و 2 مامۆستا لە تەقەکردنێکی بە کۆمەڵدا لە قوتابخانەیەکی سەرەتایی لە تەکساس کوژران و ڕووداوەکەش مشتومڕێکی لە نێو وڵاتەکەدا لەسەر ڕێکخستنی یاسا و ڕساکان بۆ سنووردارکردنی فرۆشتنی چەک هێناوەتە ئاراوە گرێگ ئابۆت پارێزگاری کۆماری تەکساس ڕوبەڕووی ڕەخنەی دموکراتەکان بووەتەوە و دەڵێن لایەنگری ئازادی چەکە و ئابوتیش لە بەرامبەردا داوای پشگیری زیاتری بۆ خزمەتگوزاریەکانی تەندروستی دەرونی کردووە لە بری یاسا و کۆتوبەندی تند و سنووردارکردنی چەک سەرۆک جۆ بایدن داوای لە کۆنگرس کرد ڕێسایی نوێ سەبارەت بە پرسی چەک دەربکە دموکراتەکان ڕایەنگەیاندووە کە دەیانەوێت بە خێرایی هەنگاو بنێن بۆ تێپەڕاندنی ڕسایی نوێ بەڵام ئاماژەیان بەوە کردووە کە لە ڕابردوودا هەوڵەکانیان لەو جۆرە لەلایەن کۆماریەکانەوە ڕاگیراوە بە پێی ڕاپرسیەکانی سنتەری توێژینەوەی پیۆژ لە ساڵی 2021 نیوەی ئەمریکیەکان تند و تیژی بە دەمانچە بە کێشەیەکی زۆر گەورەی کۆمەڵگەی ئەمریکا دەزانن. پشتی بهێستنا نوچەیەن گولەبارانە دبستانە سەرەتایی لە تەکساسێ ریەکسۆنین جهێرەنگ دەرکەتن پێش و ستێرن کو ji بۆ پیرۆزکردنا ژنان لە خەڵاتên گرێسی لە هەڤ جڤیا بوون di nav de jî Milane Lewinsky, Christina Perry û Tamron Hall ew bûyer wekû xezeb û dilşikestin bi nav kir. Agahîn bêhtir di vê raportê de. ئەمە دەبووان دڵشکاو بوون کاتی ئەستێری سینەمایەکان لە شەوی سێشەممەدا لە مەراسیمێکی ڕێزلێنان لە ژنان لە خەڵاتەکانی گراسی کۆبوونەوە کە تەنها چەند کاژمێرێک دوای بیستنی هەواڵی دڵتەزێنی تەقەکردنێکی دیکەی بە کۆمەڵ لە قوتابخانەیەکی ئەمریکایی بەڕێوە چوو. چەکدارە تەمەن 18 ساڵەکە لە قوتابخانەیەکی سەرەتایی تەکساس تەقەی کردو بەلایەن کەمەوە 19 منداڵی کوشت بەرپرسان گوتیان لە ترسناکترین ڕووداوی تەقەکردن لە قوتابخانە لە ماوەی نزیکەی 10 ساڵدا و دواترین ساتە ترسناکەکان بۆ وڵاتێک کە بە زنجیرەیە کوشتنی بە کۆمەڵ هەژاندوێتی هێرشبەرەکەش لەلایەن کارمەندێکی سەپاندنی یاساوە کوژرا. ئەکتەر میلانی لێنسکی کە هەوڵیدا فرمێسکەکانی ڕابگرێت وتی کە دوای بیستنی ئەو هەواڵە غەمبارە هەستی بە تووڕەیی و دڵتەنگی کردووە. تا ڕاستگۆ بم لەگەڵت وەک تێکەڵیەک وایە کە تووڕەی و دڵشکاوی منداڵێکی 3 ساڵانم هەیە بە بیرکردنەوە لەوە یەکێک بم لەو خێزانانە کە ئەو پەیوەندیە تەلەفۆنیەیان بۆ کراوە ئەوە هەر بیری لێ ناکرێتەوە کە چیان بەسەر هات بێت کە دەکرا ڕێگری لە ڕوودانی بکرێت هەست بە بێمانایی دەکەیت تەنها کە هەندێک کەسانی شێت بتوانن بڕۆن و ئەمە بکەن نەخێر دەبێت ئێمە هەموو شتێک بکەین کە لە دەستمان بێت بۆ ڕاگرتنی. گۆرانی بێژ و گۆرانی نووس کریستینا پێریژ وتی کە یاسادانەرەکان پێویستە ئیستا هەڵوێست وەربگرن. دەبێت لە هاوسۆزیەوە بێت لەلایەن ئەو کەسانەی کە بەرپرسن چۆن دەبێت بڵێن با هەڵ بدەین بیرێکی لێ بکەینەوە یان بزانین چی بکەین ئیتر ئێمە منداڵەکانمان لە قوتابخانە دەرەهێنین چونکە ناتوانین وڵات بگۆڕین ناتوانین یاساکان بگۆڕین بۆیە هیوادارم ئەوە ڕوونەدات کە پێویست بکە منداڵەکانمان لە قوتابخانە دەربهێنین یان نەچینە سینەما. پێشکەشکاری بەرنامەی تەلەڤیزیۆنی تامرۆن هۆڵیش وتی ئەم شەو کەس بە ئاسانی ناتوانێت بەحەوێتەوە. دەبێت مشتومڕێکی جیهانی بێت نابێت ویلایەتەکان بەپێی دۆخی سوور و دۆخی شین جیا بکرێنەوە. من خەڵکی تەکساسم، من لە نیویۆرک دەژیم، من خەڵکی شارچکێکی بچووکم، من لە شارێکی گەورە دەژیم. ئەمە دەبێت مشتومڕێک بێت دەربارەی مرۆڤایەتی. بۆ زانیاری زۆرتر لەسەر ڕووداوی تەقەکردن بە کۆمەڵەکەی تەکساس هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵە.
بەڵێن سەرەتا دەمەوێت بزانم ئایا لێکۆڵینەوەکان گەیشتونەتە ئەنجامێک لەسەر ئەو ڕووداوە؟ هەتا ئێستا بەفراوە راپۆرتی کۆتایی لێکۆڵینەوەکان نەدراوە، بەڵام هەندێک زانیاری پشتڕاست کراونەتەوە. یەکێک لەوانە کە بە زانیاریەکی گرنگ سیر دەکرێت ئەو پەیامانەیە کە بکوژەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە نردوونی سێ پەیامی نردووە. پەیامی یەکەمیان دەڵێ ننکمە کوژم، پەیامی دووهەمی ئەڵێ ننکم کوشت، پەیامی سێمیشی دەڵێ دەچبتەقە لە ناو خوێندنگەیەکی سەرەتایی دەکەم. ئەم پەیامی سێمیان 15 خولەک بووە بەر لەوەی کارەکەی خۆی ئەنجام بدە. ئەلبەتە ئێستا لێکۆڵەرەوەکان لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکدا بەردەوام لە وتوێژدان تا بتوانن زانیاری زیاتر و ورتر لەسەر تەواوی ڕووداوەکە بخەنە ڕوو. بەڵام بڵێن هیچ شتێک ڕوون بووەتەوە کە پاڵنەرەکەی چی بووە بۆ ئەو کارەیانە؟ پاڵنەرەکە ئەلبەتە ڕای جۆرا و جۆر هەیە. هەندێک لە ڕاکان دەڵێن بەهۆی ئەوەیە کە ئەم کەسە بە ئاسانی دەستی ڕاگەیشتووە بە چەک و چەکی بەکارهێناوە. لایەنێکی تریش دەڵێن نەخێر پەیوەندی هەیە بە باری دەرونی کەسەکەوە. بێگومان بەڵێن وەک دەزانی کاردانەوەکان زۆر بوون لەسەر ڕووداوی تەقەکردنەکە، بەڵام دەمەوێت بزانم کاردانەوەی لایەنی کاربەدەست لە تەکساسەوە چۆن بووە؟ کاردانەوەکان لە تەکساس ئەلبەتە زۆر زیاترن وەک لە هەموو شوێنەکانی تر. ڕاستە ئەم ڕووداوە ینی کۆمەڵگەی ئەمریکایی تووشی ڕاچڵەچین کرد، بەڵام لە تەکساسدا بێتۆ ئۆرۆر کاندیدی دیموکراتەکانە بۆ پۆستی فەرمانڕەوایستانی تەکساس. ئەتوانم بڵێم کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی گرێگابۆتی تێکدا کاتێک کە چوە سەر سەکۆکە و بە دەنگێکی بەرزەوە پێی گوت ئەم ڕووداوانە ئەم تەقەکردانە هەمووی پێشببینی کراون و هەمووشی بەرەنجامی ئەوەیە کە بە ئاسانی چەک دەگاتە دەستی هاوڵاتیان و هاوڵاتیان دەتوانن بەو شێوەیە کە دەیانەوێت هەر جۆرە چەکیان بێ بگاتە دەستیان و یاخوو بە دەستی بێنن. ئەلبەتە ئابۆت لێرەدا داکۆچی لە خۆیەکە دەڵێن نەخێرەمە هیچ پەیوەندی نییە بەوەی کاراسانی کرابێ یا بە ئاسانی چەک بکەوێتە دەستیان. هێندەی ئەوەی پەیوەندی بە باری دەرونی ئەو کەسانەوە هەیە. هەڵبەت لەو پرێسکۆنفرانسەشدا ینی ئاژاوەیەک دروست بوو، خەڵکێک بەشێک لەوانەی کە بەشدار بوون لە پرێسکۆنفرانسەکەدا بە قسەی ناشرین و نەشیا و ڕوبەڕووی بێتۆ بوونەوە. ئەوە بوو پۆلیس یاوەری کرد و لە هۆڵی کۆنفرانسەکە بردیانە دەرێ. زۆر باشە، زۆر سپاس بەڵێن بۆ کاتەکەت. سپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وەزیرێ دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن بریارە ئیرۆ پێنجشەمێ گۆتارێکی پێشپێش بکە و تێدا سیاسەتە ئەمریکا لە هەمبەر چینێ ئاشکرا بکە. ئاخافتن وی تێن چەند ڕۆژان پشتی کو سەرۆک جۆ بایدن گوت هەگەر پێویست بە دێ ئەمریکا بە ئاوایەکی لەشکری تایوانێ بپارێزە. دەجەڤینەکە چارقۆلیدا لە تۆکیۆیە وێ هەفتەیە سەرکردەیەن جاپۆن، هندستان، ئوسترالیا و ئەمریکایە هەشاریدان لە هەمبەر هەوڵدانین چینێ ji بۆ گورکردنا یعنی گوهرتنا ستاتویا هایی به دار زوره ده دمکیدا کو خم هنه چین تایوان خوسر داگیر بکه. بردف که وزارت در و نت پرایس گوت پشتی آخفترین سروک امریکا سرکرده این آسیایی دناف دجی لپیجینه احتمالا که روجا پنجشنبه نزیک و گوه بدن آخفتنا وزیر در و انتونی بلینکن لدور سیاست امریکا یا گریدای چینه. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دوای کۆتایی هێنان بە گەشتە 6 ڕۆژەکەی بۆ ئاسیا جەنگی ئوکرانیایی بەکارهێنا وەک هۆشداریەک بۆ چین بۆ پابەندبوون بە بنەڕەتیەکانی نەزمی نێودەوڵەتی. لە میانی کۆنفرانسی کواد لە تۆکیۆ سەرۆکوەزیرانی یابان فۆمیۆ کیشدا و سەرۆکوەزیرانی هیندستان، سەرۆکوەزیرانی ئوسترالیا هەماهەنگ لەگەڵ سەرۆک بایدن شەڕی سەپێنراوی رووسیان لە ئۆکرانیا ئیدانە کرد.
مرۆڤایەتی بە کاتێکی تاریکدا تێدەپەڕێت لە مێژووی هاوبەشماندا. شەڕی سەپێنراوی رووسیا بۆتە هۆکاری کارەساتی مرۆیی لە ئۆکرانیا. لە نامەیەکدا کە ڕاستەوخۆ چینی کردە ئامانج، تیمی کوات هۆشداریاندایە چین لە دووبارە نەبوونەوەی هێرشە هاوشێوەکانی رووسیا لە ئاسیا. ئێمەش هەمان ڕامان لەسەر ئەو بابەتە هەیە، هێزی بە زۆر داگیرکرا و لە هەموو شوێنێک ڕەت دەکەینەوە. ڕۆژێک دوایەوەی کەوا گوتی کە پارێزگاری بە هێز لە تایوان دەکەین، لە ئەگەری داگیرکردندا سەرۆک بایدن دووبارە ئەو گوتانەی دووبارە کردەوە. سەرسەتیمە نەگۆڕاوە، ئەوەم بە دڵنیایی ڕاکەیان لە گوتارەکەمدا کە دوێنیە پێشکەشم کرد. لە کاتێکدا زۆربەی وڵاتانی جیهان هۆشداری دەدەن لە کردداری هاوشێوە لە تایوان، هێزە دەریایەکانی چین لە باشووری دەریای چین هێزی زۆریان گۆ کردوێتەوە و کەشتی شەڕکەریان بەرەو ناوچەکە گەیاندووە. چین بۆ جێی هێزی دەریایی و شەڕکەری لە ئەم ساڵدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە. لە ڕووی توانەکانەوە هێشتا زۆر لە دوای ئەمریکاوەیە، بەڵام بەلای کەم لە ئاسیا و زەریای هێمندا وا بە خێرایی پێدەگاتەوە، جا ئەگەر لەسەر ئاستی جیهانیش نەبێت. بەڵام سەرکردەکانی کوات پەردەیان لەسەر دەست پێشخەریەکی دەریایی لادا کە ئامانجی کەمکردنەوەی ماسیگرتنی نایاساییە. چین تاوانبار دەکرێت بە ڕێزنەگرتن لە یاسایەکانی IUU بۆ ماسیگرتن. بەڵام چین تاکە وڵات نییە لە ناوچەکەدا کە سەرقاڵی ئەو پراکتیکەیە. لە کاتێکدا ئەمە بە مەبەستی تیشک خستنەسەر کارەکانی چینە لە ئەوەکانیاندا، بەڵام ڕەنگە تیشکیش بخەنە سەر هەندێک لە وڵاتانەی کە ئەمریکا وڵاتانی کواد هەوڵی دادگاییکردنی دەدەن. لە کاتێکدا کە تیمی کوات ڕۆژی سێشەممە کۆبوونەوە، رووسیا ڕایگەیاند کە هێزی ئاسمانی هاوبەشیان لەگەڵ چین بەسەر ئاوەکانی ژاپۆن و دەریاکانی ڕۆژهەڵاتی چین ئەنجامداوە، ڤیددیۆیەکی فڕۆکەکەیان بڵاو کردەوە. بۆ پاتسی ویداسکوارە دەنگی ئەمریکا تۆکیۆ. لە دۆر ڤانگرژێن داویەن ئەمریکا و چینێ کۆمبوونا چارقۆلیە ئەمریکا، جاپۆن، هندستان و ئوسترالیایە و ئاخەفتنên چاوەڕێگیری یا یەن وەزیرê derve Antony Blinken niha hevkarê me Necîb Balayî ji navenda nûçeyên dengê Amerîka bi me re ye. Dem baş Necîb, di axaftina Blinken ya îro de çi tê çaverê kirin؟ بەێ ساڵح وەک تەژی گوت بەریان نەهاک و تێچەڤەڕێکردن ئەنتۆنی بلینکن وەزیرە دەرڤێ ئەمریکا گوتارێکی لەسەر وانجڤین و ئەنجامên وانجڤینە ئەنجام بدە لە زانینگەهێ. ئەوێ دەربارێ وان پێهنگاوێن و هاتنە هاوێتن هەفکاریە چارقولیدا یاکو لە تۆکیۆ هاتە ئەنجامدان. چاودێر و لێکولیڤان دەبێژن و دبە ئەنتۆنیۆ بلینکن بە هێواشی یعنی بڕحەتی بەحسا وان تێکە لێگەل چینێ و سیاسەتە ئەمریکا و بتایبەت یا کوادێ یا هەفپەیمانیا چوارقولی لە هەند و پاسافیک بە شێوەکە ڕەحەت بکەش بەرکو داکو گوربوون چێنەبە. وەک دەزانی و داخۆیانیان چەند ڕۆژێن دەرباز بووی هەم ژە ئالیێ سەرروکی ئەمریکا و هەم ژە ئالیێ وەزارەتە دەرڤە یا چینێدا هەندێکی گوربوون پەیدا بوو لێ کولیڤان بتایبەت ئەندامێ جڤاتە ئەولەکاریە نەتەوی و کەسێکی فەرماندارێکی بلندە ئەنجومەنە نەتەویە یا ئەمریکادا ئێدگارد کاجان گوت کو ئەمریکا gelek giringiyê di siyaseta Hind û Pasafîk dide. Serok hertim tekez li ser wê kiriye divêtin ku em zêde giringiyê nedene şerê li Ukrayna tenê tekezê li ser wê bikin. Divê ku siyaseta Amerîka giringiyê bide Hind û Pasafîk. Başa giraniya ku Amerîka divê va kombûnê çarqolî da çarçoveya serdana serokê Amerîka Joe Biden bo Asyayê da çine yani bihter xalên giringên sereketê da çine؟ Sala wek dizanî daxuyaniya ya çarqûlî ya her çar lîderên Kuadê derket û kuşka spî jî ew daxuyanî weşand. Ew daxuyanî bi rastî ji bi şêweke dirêj hatiye nivîsandin li ser neh babetan rawistiyane. بابەتên girêng yên ku îro rojevê dane yên weke pirsgirêka ewlekarî û aştiyê, pirsgirêka COVID-19 û tenduristiya cîhanî, pirsgirêka cyberyanî ya hêrişên internetê û yên ser malperan her wisa giringî daye ku divê em bi her şêwekî
بدیالوکی هەر تشت چارەسەر ببە ji ber ku heta astekî nexwestin navê Çînê daxuyaniye dabînin ji ber dizanî ku hindê helwêstek heye hind hevparekî giringiyê Kuadê ye hind heta niha hêrişên Rusya bû ser Ukrayna şermezar nekirine ji ber wê yekê divê ku dixwastin wan lîderan balansekê di daxuyaniyê da destnîşan bikin ku çi alî aciz nebin yan jî dilgiran nebin lê siyaseta Amerîka سپاس نجیب باڵایی تو ژناوەندە نوچەیە دەنگی ئەمریکا و مەرابووی گەلک سپاس ji bo berê befraw yanî rast e herçendî ku Amerîka ew siyaseta xwe derva anha dibêje yani destêwerdana leşkerî wê neke yanî hinekî dûrî axaftinên Biden ku gotu erê em ê berevaniya wan leşkerî bikin lê tiştê ku li Ukrayna çêbûyî hestek wiha çêkiriye ku dibe Taywanî jî xwe rabin ser piyan û bêjin em ê li dijî Çîniyan şer bikin wê wextê wê dîsa cîhan piştgiriya wan jî bike wekû welatekî ser bixwe البته بیری لەوەش بیر نەکەین ساڵە هەروەک ڕۆژنامەوانان و شیکەرەوەکان کە باسەکەن رووسیا تاوەکو ئیستا تووشی زیانێکی زۆر بووە لەم شەڕەدا و ڕەنگە چین چاو لەوەش بکات و نەیەوێت هێرشێکی لەو چەشنە بکات. ڤڵەدیمیر زەڵەنسکی سەرۆکی ئۆکرانیا بەتوندی گوتەی ئەو کەسانەی لە ڕۆژ ئاوارەت کردەوە کە پێشنیاریان کردبوو ئۆکرانیا لە پێناو گەیشتن بە ڕێکەوتنێک بۆ ئاشتی دەستبەرداری ئەو ناوچانە بێ کە لەلایەن هێزەکانی رووسیاوە داگیر کراون. زەڵەنسکی شەوی چوارشەممە گوتی ئەو کەسانەی پیشنیاری ئەمە دەکەن بەرژەوەندیەکانی خەڵکی ئاسایی ئۆکرانیا پیشگوێ دەخەن و گوتیشی هەمیشە دەبێ بیل لە خەڵ بکەینەوە و لە بیرمان بێ کە بەهاکان تەنیاوشە نیەن. زەڵەنسکی ئەو کەسانەی کە پیشنیاری پێدانی پارچێک لە ئۆکرانیا بە رووسیا دەکەن بەراوردیکردن بەو کەسانەی کە لە ساڵی 1938دا خاکەکەیان ڕادەستی هیتلر کرد بە هیوای ڕێگەگرتن لە جەنگی جیهانی دووەم. هەروەها گوتی سوپاکەی ڕوبەڕووی تونترین هێرشی هێزەکانی رووسیا بووەتەوە کە لە هەندێک شوێن چەک و سەربازی زۆرتریان هەیە و داوای هەوکاری سەربازی زیاتریشی کرد بۆ ڕۆژاوا. هەواڵێکی تر سەبارەت بە ئۆکرانیا بەرپرسێکی فەرمی ئۆکرانیا ڕایگەیان کە باڵاخانەی گوندەکانی سەرتاسەری ناوچەی خارکیف لە ئۆکرانیا لە دوای بردمانێکی بەردەوام خاپور کراون. سەرۆکی شارەوانی شاری دێرهاچی ئۆکرانیا ڕایگەیان چەند گوندێکی ئەو ناوچەیە بەهۆی تۆپبارانی هێزەکانی رووسیا خاپور کراون و گوتیشی سەرەڕایی بەردەوامی تۆپبارانەکان دانیشتوان لە هەندێک ناوچەدا دەگەڕێنەوە و ماڵەکانیان سەر لە نوێ دروست دەکەنەوە و هەروەها ئاماژەی بەوەش کرد و گوتی ئەمڕۆ سوپاکەمان بە چڕی پێشڕەوی دەکات و خاکەکەمان ئازاد دەکا بەڵام وردەکاری زۆرتری لەو بارەیەوە نەخستە ڕوو. ترکیه روز چهارشنبه گفت پروسه اندامتیا سوئد و فنلندای ناتوی پیش نکوه حتی که خمین انقرهین اولکاری ندن برچاواند دانستاندنین لگل شاندن هر دو ولات اسکندناوی. پیودار سروکتی ترکیه ابراهیم کالین پشتی هفدیتنا نونرین سوئد و فنلندای لانقره روزنامه‌وان را گفت ما پیام خواب آوایی کی پر زلال راگهاند که حتی کشین اولهین ترکیه به گاون بربچاو و دمک دیار کردن نین چاره سرکرن به واجو پیش و ناچه. انقره استکهلم به تایبتی به دابین کرنا پناهگاه که اولش پارتیا کارکرین کردستان پکک را تاوانباردی که کالین گوت جمرا گوتن او خمن اولهین ترکیه تدگهن و او بنرن کاده چه گاوان باویجن. سوئد جه سال 2019 و جبر ایرشا لشکریات انقره یا سوریه جزال سر فروتنا چکان بو ترکیه سپاندنه. کالین گوت او هلوسته که ارینی لسر راکرنا جزاین دجی پیش سازیا بروانی دبینن. ڕایگشتی لە سوێد دڵنیان لەوەی کە وڵاتەکەیان هاوشانی فینلاند لە دوای لەشکرکشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دەچێتە ناو ناتۆوە. ئەوان دەڵێن گفتوگۆ لەگەڵ تورکیا چەند مانگێکی دەوێت و لە کۆتاییشدا ئەنکەرە ڕازی دەبێت و سوێدیش دەستبەرداری بەها دیموکراسی و مرۆیەکانی نابێ. زانیاری زۆرتر لە راپۆرتی هاوکارم دەخیلی شەمۆدا دەبینین. سویدیین کو حەز dikin welatî be endam dinat û derdibêjin bi berêvxwedana rûdanên cîhanê wan maf heye dostên bihêz hebin. Ez bawer dikim divêt em dostên xwe helbijêrin. Dema em berêxwe bidin ka çi li welatên cîranên me diqewmît ku yekî gewde xwe bihêz dît
وڵاتێکی هەفتسونەرە خۆی سەر بخوا داگیر بکات. ئوکرانیا دە هەمان ڕاوشێدا بوونەها ئەم تێدانە ما هەواڵبان نینن. پشتەوانن ئەندامەتیا سوید و فەنلەند ناتۆدا دەبێژن شەڕی رووسیا ji بۆ داگیرکردنا ئوکرانیا قۆناغا داویە پرۆسەیەکی سیاسی درێژدەم بوو ji بۆ پێتیڤیا van هەردوو وڵاتên باکووری ئەوروپا هەتاکو ببن خودی سیستەمێکی بەهێزێ بەڕەوانیە. خۆرتێکی سویدی ji سەردانا گورجستانی vedigerya kulavekê durustkiriye Gurcistanê li serî bû. Wî got ku tu berê xwe bidî dîroka nêzîka Gurcistanê û helwestê dijminkariyê rêberên siyasiyên Rûsya dê daxwaza parastinê bibe tiştekî xweristî. Tiştekî xweristiyê dema birayê mezin birexme be, وڵاتێکی mezin baskên xwe ji nişkê ve bihijîne û bêje ez ê bikusekê li çavên te bidem. Bêguman tu dê li alîkariyê bigerî. Ez bawer dikim em li Swîdê niha divê rewşê de ne. Berê şerê Ukrayna piraniya Swîdiyan nehin piştevanên NATO bûn. Eger çî pêşhatên siyasî ew berhev dikir. Li nêva bajarê Stockholmê du xanimên Finlandî got ew dûrî siyasetê ne lê hes nakin xeter li ser jiyana wan heye. Ez bawer dikim Finland ewle ye, belê Rûsya gelek nêzik e. Ez bi diristî nizanim, lê ez bawer dikim xelk hevbîrin li ser endametiya NATO. Navendên siyasî bi taybet yên Partiya Sosyal Demokrata desaladar li Swîdê bi hişdarî berê xwe didin danûstandinan digel Tirkiye lê xelkê cadê piştrastin ku dijatiya Tirkiye ji bo endametiya wan di NATO da dê bi erênî bi dawî were. Ev hestê giştiye û ew hevbîrin ku welatê wan dev ji bihayên xwe yên demokrasî û mafê mirovan bernadin û dê bibin endam di NATO da lê ji bo encamên di berjewendiya hemû layenan de danûstandin dê çend mehan vekêşin. Dexîlê Şemo dengê Amerîka ji Stockholm, Swîdê. بیرۆکەی سەرۆکۆماری تورکیا بۆ دەستەبەرکردنی ناوچەیەکی پارێزرا و لە باکووری سووریا بووەتە مایەی نیگەرانیەکانی ئەمریکا و لە نێوکوردەکانیشدا بووەتە جێگای مشتومڕ و وەک داگیرکاریەک سەری دەکەن. ڕەجەب تایب ئەردۆغان ڕایگەیاندووە هێزە چەکدارەکانی و هەواڵگری و تورکیا خۆیان بۆ ئۆپراسیۆنی نوێی دژە تێرۆر ئامادە دەکەن بۆ دەستەبەرکردنی ناوچەی پارێزرا و هاوکات پسپۆڕان و شرۆفەکارانی سیاسی ئەم هەنگاوەی تورکیا وەک هەوڵێک بۆ گۆڕینی دموکرافیایی ناوچە کوردنشینەکانی سووریا دەزانن. پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارم بەڵێن ساڵح دەبین سەبارەت بەم پرسە. تورکیا نەگەر سوورە لەسەر دانانی هەرێمێکی ئارام لە باکووری سووریادا بەڵکو هەنگاوی کردەییشی بۆ ناوە. دوا بە دوای داواکانی فنلاند و وڵاتی سوید بۆ بوون بە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆدا ئەنکەرە ژمارەیە داوای لە ناتۆ لە ئەوروپاشە بووە وەک مەرج بۆ پەسەندکردنی ئەندامەتی ئەو دوو وڵاتە. Bu arada güney sınırlarımız boyunca دەست دەکەین بە هەنگاوی داهاتوومان لەو ناوچانەی ماونەتەوە تا لە قوڵایی 30 کیلۆمەتردا هەرێمێکی ئارام دابنین. ئەمانجی سەرەکیمان لەم هەنگاوەماندا ئەو ناوچانن کە هێرشیان لێوە دەکرێتە سەر وڵاتەکەمان و هەرێمە ئارامەکانمان. هەرکە لەشکر و دەستگا هەواڵگریەکانمان و هێزە ئاستایشەکانمان ئامادەکاریەکانی خۆیان تەواو کرد ئەوە دەست بە هەنگاوی خۆمان دەکەین. داواکەی ئەنکەرە بۆ دانانی هەرێمی ئارام جێی نیگەرانی ئەمریکایە. واشنگتن لەو بڕوایەدایە هەر جم و جۆڵێک لە ئێستادا لەو ناوچانەی تورکیا داوایان دەکات دەبنەمایی هێنانە ئارای پشێویەکی نوێ کە دەشێت کاریگەری هەبێ بەسەر ڕەوشی تەواوی ناوچەکەوە. ئێمە بە قوڵی نیگەرانی لەسەر ئەو راپۆرت و توێژانەی دەکرێن سەبارەت بە زیادکردنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا و بە تایبەتیش بەهۆی کاریگەریەکانی ئەو کردانەوە لەسەر دانیشتوانی سڤیل. ئێمە ناڕزایی دەردەبڕین بەرامبەر هەر بەرزکردنەوەیەکی ئاستی پشێویەکان و پشتیوانی لە ڕەوشی ئێستا ئاگربەز دەکەین و پێشمان وهایە گرنگە بۆ لایەنەکان ئەم ڕەوشەی ئێستا بپارێزن بۆ درێژەدان بە سەقامگیری و کارکردن بە چارەسەرێکی سیاسیانە لە سووریادا. چاومان لەوەیە تورکیا وابەستەی ڕاگەیاندنە هاوبەشەکەی 29 مانگی دەبێت کە ڕاگررتنی کردە لەشکریەکان لە باکووری سووریا بەشێکیەتی. داندنەین بە نیگەرانی ئاسایشەکانی تورکیا لەسەر سنوورەکانی باشووریدا. بەڵام هەر کردەیەکی نوێی لەشکری دەبێتە مای تێکدانی زیاتری سەقامگیری ناوچەکە و هەروە هاوڵەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانانی دیژی داعش دەخاتەمە ترسیەوە. هاوپەیمانەتی ناتۆ بەلایەوە گرنگە ئەو ناکۆچیانەی لە نێوان ئەندامەکانی ناتۆدا هەن لەسەر داواکانی تورکیا چەندێک بکرێ بە زوویی نەمێنن و هەروەهاش ستایشی تورکیا دەکا بۆ ئەو ڕۆڵەی لە شەڕی داعشدا هەی بووە.
ئەم ستایشەش لە کاتێکدایە کە چاودێر لە ناوخۆی تورکیا و لە دەرەوەی تورکیاشدا باسییان کردووە لە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەندێک لە دامەزراوەکانی تورکیا بە داعشەوە. بەشێکی چارەسەرکردن وێڕای ڕوانینە جیاوازەکانی ناو ناتۆ هەروەها جیاوازەکانی نێوان ئەندامانی ناتۆ لەسەر ئەو بابەتانی پەیوەندیان بە تورکیاوە هەیە بریتە لە دانپیادانانی ئەوەی تورکیا هاوپەیمانێکی گرنگە. تورکیا لە هەموو ئەندامانی تری ناتۆ زیاتر دووچاری مەینەتی بۆتەوە بەهۆی هێرشە تیرۆریستەکانەوە. پێگە جوگرافیەکەی تورکیاش وەک دراوسەی عێراق و سووریا وهای کردووە لە شەڕی دژی داعشدا بە تەواوەتی پشت ببەسترێت بەو کار ئاسانیانی کە تورکیا دەیکردن. شیکەرەوە لەو بڕوایەدان تورکیا دەیەوێت لە ڕیجە خستکردنەوەی لەو داوایانەی ئەو کارانەی کە پێشتر کردوونی بۆی بچێتە سەر و ڕەوایی نێونەتەوەیی پێ بدرێ. بەشێکی تری شیکەرەوەش پێیان وایە سەرۆکی تورکیا دەخوازێت سەرنجی سەرۆکی ئەمریکا بەلای خۆیدا ڕابکێشێت. ئەوەی تورکیا دەیەوێت بیکاتەوەیە کە داگیرکردنی عەفرین و داگیرکردنی هەندێک شوێنی تری دیاریکراویش لە باکووری سووریا بۆ مۆر بکرێت. دەیڵێمەوە ئەم شتانە دژی ناتۆ و دژی یارمەتیدانەکانیشن بۆ ئۆکراینە. گۆڕینی دێمۆگرافیای ناوچەکانیش بەپێی یاسای نێونەتەوەی قەدەغە کراوە. لە هەمووی پێچەوانە و دژی کارەکانی ئێمە لە پەیمان نامەکانی ژنێڤیشدا زۆر ڕوون و ئاشکران. کاتێک ناوچەی کەسێکی تر داگیر دەکەیت جا لەبەر هەر هۆکارێک بێت قەیران بێت یا بەهاناوە چوونی کارە ساتە سروشتەکان بێت جا هەر چیەک بێت ئەوان ناتوانیت و ڕێگەشت پێ نادرێت دێمۆگرافیای ئەو ناوچەیە بگۆڕیت. ئەمە ڕێک ئەوەیە کە تورکیا دەیەوێت بیکات. ئەمە یانی تا ئەندازەیەک دەخوازیت ئەم ناوکۆکیانە بۆ ڕایگشتی بەکاربێنێت لە ناو تورکیادا یانیش لەوانەیە وەها هەست بکات بە شێوەیەکی گونجاو و ڕاویژی لەگەڵدا نەکراوە و بە شوێن ئەوەیە لەسەر ئارتی سەرۆکایەتی سەرنجی بدرێتیە. دەشێت سەرنج پێدانی سەرۆک بایدنی بێت کە ماوەیەکە چاوەڕوانی ئەو جۆرە سەرنجەیە. زۆرێک لە چاودێر لەو بڕوایەدان سیاسەتەکانی ئەم حکوومەتەی تورکیا کەوتونەتە سەر چۆنێتی قۆستنەوەی دەرفەتەکان بەڵام دەشڵێن هێشتا دیار نییە ئەم دەرفەتە ئایا دەبێتە دەرفەتێکی زێڕین بۆ تورکیا تا سەودایەک لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا بکات و لە کێشە ناو خۆی و دەرەوەییەکانی خۆیشی ڕزگاری بکە. تورکیا چەند ساڵێکە گرفت و سەرێشەی زۆری بۆ ناتۆ و بۆ هاوپەیمانە ڕۆژاواییەکانیشی دروست کردووە. لە دۆر ئۆپەراسیۆنە تورکیا پلانکیری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریە و هەروەها کۆمبوونا شاندا سوێد بە بەرپرسên تورکیە را پامنێرê me Eyûb Demîr ji Enqereyê bimeriye. Roj baş Eyûb dengiya vê operasyona leşkeriya Tirkiye ku ji berî çend rojan Erdogan ra gihandibû li Sûriyê çawa ye? Salih ana ev operasyon di mijara Tirkiyeyê ciyekî berfireh digire dikarim Musa bêjim. Îro civîna desteya ewlekariya netewî ya Tirkiye yani MGK heye. Li vê derê da ji xwe ew evana hemû bidin ser mêz ser van qise bikin. Ji xwe di civîn yani babeta van vê civînê da sê xal zêdetir derkeve pêş. Evana yek operasyona ku li Bakurê Sûriye çêbe ancî çênebe wê di vê civînê da ser bê gotûbêj kirin. Aliyê din da dîsa em bêjin endamtiya Swîd û Fînlandiyayê di vê civînê da wê cî bigire. Di aliyê din da jî şerra Rusya û Ukraynayê jî heye. De wexta ku em tevayî temaşe dikin yani ev civîn hê berdewam dike encamek heyana derneketiye piştî vê civînê wê li Bakurê Sûriyê operasyonek bibe nebe wê li ser vî jî daxuyanî bên dayîn. Lê rastî vê derê da ev operasyon di nav mesela siyaseta Tirkiyeyê da an jî gelê Tirkiyeyê da çawatê temaşekirin dixwazim çend tiştan jî bêjim. Yani rastî rojeva Tirkiye gava em tevayî bidin berçav derî em bêjin siyaseta derzêdetir nirav siyaseta navxwayî da derdikeve pêş lê ev operasyon çêbe dibe ku di nav Tirkiye da jî bibe sedema him fikaran piştî civînê wê şiklek derkeve. Eyûb dibe ku ev beşek be ji fişarên ku Tirkiye li ser civaka navnetewî bi giştî dike û di nav wan de jî welatên wek Swîd û Finlandiyayê ku naşandên wan li Tirkiyeyê yani girêdana ve operasyonê bi van gotûbêjin Swîd û Finlandiyayê li gel Tirkiye hene ji bo endamtiya NATOyê? Yani şu kadar di civînê da tiştekî diyar eşkere nekirin. Diyarê ku yani li ser vê mijarê yani endamtiya Swîd û Finlandiyayê hin
bazarkirina dixwazin çê bikin rastî operasyona ku li Bakurê Sûriyê jî bê çêkirin wek şiklekî bazirkaniyê derdikeve pêş yani li vê hin şîrovejî yani tê diyarkirin ku Türkiye dixwaze ku him bi vê operasyonê û him jî endamtiya Swîd û Finlandiyê li gel Amerîkayê şiklekî bazarkirinê derxîne holê ji xwe rewşa ku diçe jî rastî hinekî viya diyar dike lê şiklekî çawa bibe rojê pêşiya me de wê zêdetir xwe derxîne pêş. باشا أيوب يعني أم بحثا أو لجوركو تركيا بيجي أوبراسيونا للديجي ترور للدرفي تركيا يعني للسوريا جانا العراق يجي شوى أوبراسيون بردوامة لنافا تركيا بيجي تسلادارية تركيا دكارت شبكة في درباري دا عندما بكاكا الويدري هنا بلكي آلي جرن فتحوا لها جولانجي الويدري هبن تركيا لنافا تركيا يعني أم بيجي تسلادار لنافا تركيا دكارت شبكة Civina duhta jî yani gel Swîd û Finlandiyayê yani şandeya ku li wê derê bû du jî behsa vî hate kirin. Tirkiye dibêje ku hin kes hene me navê wan daye ev her du welatan em dixwazin ku ewan ji bo me paşta bişînin yani bidin me daliyê din da jî hin daxwazên din jî derdikevne pêş. Rastî li Tirkiye tevahî em dikarin bêjin ku yani ev meselena bi giştî di jiyana gel da cî nagirin. Bes li nav siyasetê da an jî li nav destelatiyê da wek tiştekî ewlekariya Tirkiye derdixîne pêş lê ev di nav gel da dikarin bêjin ku ew qas cî nagire. يعني دنافا قلدا بهتر خمن آبوري بهابونا تشتان دا كتنا نرخي ليريا تركي أو تشت بتر خمن سركنا نواي بله yani sala ana li vê derê bivêne vê êdî salekî kêmtir ama demma ku ji bo hilbijartinê oposisyon ji xwe tevahî li ser vî diçe oposisyon rexnê wî ew e jî yani dibêje ku destelatî bi siyaseta derdixwaze ku siyaseta hundir bixetimîne li ber vî jî ew kêşeyên ku derdixînin hemû kêşeyên asay yani normal nînin kêşeyên hemû çêkerî ne ji bo wî jî gel jî zêde bala wan wek te jî diyar kir ser aboriye ser rewşa wan e ji bo ku xeyraneka mezin li Tirkiyana heye. بله أيوب دمير پیامنیر ما جه أنقرة مربی گلک سپاس. سپاس خوش. هر درباره اپراسیون ترکیه در روشوان نقامش لوی خمن خوال دور گفن ترکیه لسر هرم آنین زمانو دبیجن کو ترکیه هول ده کردان لهرم جهول راکه او بانگ لآلیین گرانتور دکن کو ریل اپراسیون که نو لهرم بگرن. راپورتا پیامنیر ما قامش لو آگاهی بهتر هنه. وڵاتیان باژارێ قامشلۆ نەرینێ خۆ دەربارەی گەفین داویên سەرۆکê Tirkiyeyê li ser herêmên Bakur û jilatê Sûriyê didin. Li gorî welatiyan Tirkiye dixwaze xwe ji nava krîza aborî derxîne û hin destskeftiyan li ser hesabê Kurdên Sûriyê dest bixe. Welatiyên bi navê Ezzedîn Gedo ji dengê Amerîka re dibêje got her cara Tirkiye dikeve astengî û krîzên navxweyî jiyan dike. Dixwaze biriya şerê derve xweş alûziyan rizgar bike. Van gefa dike ji bo got ek dibêjin ew êşan nava xwe derxin derve. وام جيجي زانو قد في فترات داويده يعني حكومه ابكي اكبي دوس شهور نشتنا يعني حتى حلف ناتو دي او جيجي همبر دركتنا وكتي ازماك ابوريده اجبر في داويجي انه اشتغالين هن انه بلكي بازار النقابه وروسيا هن قفاده لالیەکی دن وڵاتی داخواز ji hêzên garantor li deverê dikin got beramberî gefên Tirkî helwesta xwe nîşan bidin. Welatiya bajarê Qamişlo şeha Xelîl ji dengê Amerîka re axivî û got ew bang li Rûsya û Amerîkayê dikin got destwerdanê bikin û rê nedin operasyoneke nû li deverê. Lê her wiha carekî di dewleta Tirkî êrişê wê bê navber nehatine sekinandin û carekî de ji xwe di nav helwestê xwe de carekî de êrişî Bakur û Rojhilatê Sûrî bike û dîsê em dibêjin bêdengiya dinyayê ji bo Erdogan heta ana jî berdewam e. Li aliyekî din welatî dibêjin got armanca Tirkiye tunekirina hebûna Kurdan e. Welatî Elî Umer dibêje got ew ê li hember planên Tirkiye li ber xwe bidin û hebûna xwe biparêzin. Lêbelê miletê Kurd ê xwedî bahwerî xwedî îrade wê berdewam bike wê çi qasî tehdîdê wan hebe ev bi dehê sala berxwedana xwe miletê Kurd berdewam kiriye wê hê jî berdewam bike. Her wiha ev ne carayekê ye got Tirkiye gefan li herêmê li Bakur û jilatê Sûriyê dike. Welatiya bi navê Menîca Heyder ji dengê Amerîka re dibêje got ev çend salin
لە پێش چاوین جیهانê Tirkiye êrişê deverê dike û Kurdan armanc dike. Bi salanê dewleta Tirkiye êrişê xwe dewam dike, tehdîdê xwe dewam dike, bi salanê êrîş li ser herêmê betêkirin, talankirin, wêrankirin, komkujî, koçberî, bikeranîna çekên qedexekî li ber çavê cîhanê tevî cîhan bêdeng. Bi hebûna hêzên Amerîkî li deverê welatî çavrê ne got Amerîkarê nede Tirkiye û nehê li operasyoneke nû li deverê pêk were. Ehmed Xelef goşbajarê Serêkaniyê ye derbirdêrî Qamişlê bûye. Hêvî dike got rêveberiya Serok Biden weke rêveberiya Trump neke û rê nede Erdogan got êrişên deverê bike. Em naxwazin dîsa em teke vî warê handê dîsa Amerîka îro wek Trump dîsa mecarê bidin Erdogan derbasê dîsa erdê me û milletê me dîsa milletê mecar bibe şarake ve birçî bibe. Kolana Kurdên Sûriyê jî hêvî dikin got rûdawên sala 2019 dubare nebe û rê neyê dayîn ji bo Tirkiye da ku êrişeke nû li ser herêmê bike. Zana Umer Dengê Amerîka, Qamişlo. بەرپرسێکی باڵای ڕۆژاوا لە لێدوانێکدا بۆ ئاژانسی پۆلیتیکۆ ڕایگەیاندووە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دوا بڕیاری خۆی سەبارەت بێهێشتنەوەی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران لە لیستی تێرۆردا داوە و ئەو ڕێکخراوە وەک خۆی لە لیستی تێرۆردا دەمێنێتەوە و هاوکاتیش ڕۆژی سێشەممە نەفتاڵی بنێت سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر هەواڵەکەی پشتڕاست کردەوە. بەو پێیە کە ئێران دەرهێنانی سوپای پاسدارانی وەک مەرجێک بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنەکە داناوە، ئێستا کەم مەرجە جێبەجێ ناکرێت داهاتووی ئەو ڕێکەوتنەوە و پەیوەندی ئێران و ڕۆژاوا بەرەو کوێ دەچێت. بۆ زانیاری لەسەر ئەم پرسە دەڕۆمە لای هادی سۆفیزادە شرۆفەکاری سیاسی لە ئیسپانیاوە. کاک هادی وێرای سڵاوم سەرەتا دەمێ بزانم بەڕای ئێوە ئایا ئێران ئامادەیە دەست لەو مەرجانەی هەڵگرێ یان وەک بەرپرسان ئێران پێشتر ئاماژیان پێکردووە ئەوە هێڵی سووری کۆماری ئیسلامیە و دەسەر هەڵگری نابن؟ وێرای سڵاو بێگومان ئێران لە خۆناغێکدایە بەنسبەت مەرجەکانی بۆ دەستپێکردنەوەی بەرجام ئەوەی کە بە ناوی بەرجام یا بڵێن بەرنامەی جامەی ئەقدامی مشتەرەک بۆ بەقەولێ بۆ کۆتایی هێنان بە کێشەی ئەتۆمی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە تەبعاً ئێستا تەواوی ئەو مەوزوعاتی بەرجام گرێدراوە بە بحرانایەکی جەهانیەوە قەیرانی نێونەتەوەیەوە یەک لەوان قەیرانی ئایندەی کێشەی رووسیا و ئوکراین. بەڵام ئەوەی کە ئایا ماهێشتنەوەی سوپای پاسداران لەناو لیستی تێرۆری ئەمریکادا یا بڵێن تەحریم خستنە سەر ئەو سوپایە ئەتوانێت کۆتایی ئەم مەوزوعاتانە بێ بێگومان پرسێکی زۆر گرینگە بۆ ئێران سەرنوشتسازە لەبەر ئەوەی کە سوپای پاسداران تەنها ئەو سوپایە نییە کە وەکو جاران فقط لە ناوخۆی ئێرانە بیویستایە سیاست بکە یا بڵێن کاری عسکەری و نظامی بکە. سوپای پاسداران ئێستا دەستێکی ئاوەڵای هەیە لە مدیریەتی ئابووری ئێران و بەتایبەت لە مەسەلەی دەوردانەوەی تەحریمەهای اقتصادی و ئەمانە بۆیە بۆ ئێران ئەتوانێت کە مەرشکەن بێت بە قەولی فارسەکان ئەڵێن ئەم تەحریمە و داهاتوویەکی لێو ئەخاتە سەر ئەو ئەنجامی ئەو مذاکراتی کە هەیە بە ناوی بەرجام. باشە کاک هادی چەند ڕۆژێک پێش ئێستا ڕۆژنامەی ئۆرشەلیم پۆستی ئیسرائیل ڕایگەیان کە بڕیارە فڕۆکە جەنگیەکانی هێزی ئاسمانی ئیسرائیل لەگەڵ فڕۆکە دابینکەرەکانی سوتەمەنی ئەمریکا کۆتایی ئەم مانگە ڕاهێنانێک ئەنجام بدەن بۆ تاقیکردنەوەی سێناریۆی ئەگەری هێرشکردنە سەر دامەزراوە ناوکیەکانی ئێران. پێت وایە هێرشێکی ڕاستەقینەی لەو چەشنە بۆ سەربنکەکانی ئێران بێتە ئاراوە؟ بە باوەڕی من ئەم تهدیدانە یا بڵێن ئەم مەترسیانە لەسەر ئێران هەمیشە هەبووە، بەڵام من بۆ خۆم لە دەسەڵاتی جۆ بایدنە بۆم چاوەڕوان نەکراوە. ئەگەر بڵێن سیاسەتی دەرەکی کۆماریەکان بێ ئەگەرێکی بەهێزترە، بەڵام وەکو مەترسی و تهدید لەسەر ئێران تەنها لەو ئاستەیەوە من پێم وانە. بەڵام ئەوەش کە ئیسرائیل ئێستا ئەیکا شەڕێکە کە بڵێن لە دەرەوەی
سنوورەکان لەگەڵ ئێرانە ئەیکا و لە ناوخۆیشا بە شێوەی سنووردار بە جاروبار بە هەواڵی کوشتنی یەکێ لە پلەدارانی نظامی و ئەتۆمی ئێران ئەیکا بەڵام وەکو شەڕێکی تەواو ناچونکە ئەوەی منطق ئەوە ئەڵێ کە شەڕی سەرەکی لەگەڵ ئێران بنکۆڵکردنی بنەمای ژێرخانی ئابووری ئێرانە کە ئەوە بۆ ئەمریکا بۆ وڵاتانی دنیا دەستکەوتی زیاتر هەیە بەو متۆدەی کە ئەمریکا وڵاتانی غەربی لەگەڵ عێراق ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران بەو شێوە نایکەن. باشە کەک هادیوەک جەنابیشت ئاماژەت پێکرد باسی کوشتنی پلەدارانی با بڵێن ئێرانت کرد لەلایەن ئیسرائیلەوە وەک دەزانی چەند ڕۆژ پێش ئێستاش ئەندامێکی سوپای پاسداران لە ئێران کوژرا و بە پێی هەواڵەکان ئیسرائیل کوشتنەکەی لە ئەستۆ گرتووە. ڕۆژی چوارشەمەژ نیویۆرک تایمز ڕایگەیان کە ئیسرائیل پێشوەخ ئەمریکای لەو کارە ئاگادار کردوێتەوە. هەروەها ڕۆژی چوارشەمە ئەمریکا سزای بەسەر تۆڕێکی قاچاقی نەوتی ئێراندا سەپاندووە کە لەلایەن رووسیاوە پشتیوانی لێکراوە. ئەمانە چیمان پێ دەڵێن؟ ئایا ئاماژەن بۆ گۆڕانکاری سیاسی دیپلۆماسی با بڵێن واشنگتۆن بەرامبەر بە ئێران یان بەڕای ئێوە چییە ئەو گۆڕانکاریانە؟ گۆڕانکاریەکی زۆر گەورە بەڕێوەیە وەکو وتم ئەنجامی شەڕی نێوان رووسیا و ئۆکراین ئەتوانێت داڕشتنەوەی سیاسەتی نەزمی نوێی جیهانی بە دوای خۆیان بێنێت. ئەمە شتێکە کە ئەبێ لە ساڵانی داهاتوودا چاوەڕێی بکەین بەڵام لەبیر نەکەین ئێرانیەکان لە قۆناغی ئیستایەوە بەتایبەت سوپای پاسداران لەبەرەوەی لە چەند ساڵی داهاتووە توانیویانە ڕایەڵەیەکی ئابووری لە ئاستی دنیادا پێک بێنن بۆ ئەوەی ئەو گەمارۆکانی سەر ئێران خۆنسا بکەنەوە یا بە شێوەی خۆیان مدیریەتی بکەن و حتا ئەمەیان بە ڕووسەکان بتۆ کە ئەتوانێت لە مدێلی ئێمە پەیڕەوی بکەن بۆ بێکاریگەرکردنی تەحریمەکان لە کەش و هەوایەکی وادایە کە بڵێن سوپای پاسداران ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە کەم سایتی سوسیال میدیا و ئەمانە هەیە کە ڕژیمی ئێران بەڕێوەی نەبا لە پێوە لەگەڵ پوڵشۆیی و ئەو شتێک کە پێڵەن پارە شۆردنەوە لە ئەوروپاوە بۆ ئێران و یا بە پێچەوانە تەنانەت لە ڕێگەی ئەرزی دیجیتاڵیەوە یا بڵین دراوی دیجیتاڵی کە هەمووی ئەمانە بە شێوەیە لەژێر نەزارەت و کۆنتترۆلی سپایە تەنها بۆ ئەوەی کە تەحریمەکانی سەر ئێران بێکاریگەر بکەن و ئەیانەوێ ئەم دەرتەش بە رووسیا بدەن و هەروەها لە مەسلەی ناردنی نەوت و پێش ئەو پۆلیتیکێکە لە نێوان رووسیا و ئێراندا هەیە و ئەو هاوپەیوەندی کە هەیەە کە هەردووکان ئێستا خاڵێکی هاوبەش کە هەیەەوەی هەردووکان گەمارۆیان لەسرە بۆیە توانیانە مسلسێکی شوم بەدە پێک بێنن لە بینی رووسیا و ئێران و تورکیەدا و هەروها خەریکە مسلسێکەکەی شکڵەگرێت لە بینی ئێران و رووسیا و چینا بۆ هەناردەکردنی نەوت و ئەمانە بۆیە ئەو تەحریمانی کە ئێستا لەسەر شرکەتە کارتێلە نەوتەکانی ئێران دانراوە لەو ڕاستایە کە سوپای پاسداران نەوتی ئێران سەر ڕای تەحریمەکان بە شێوەیەکی قاچاق ئەنێرنە دەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هادی سۆفیزادە شرۆفەکاری سیاسیمان لەگەڵ بوو لە ئیسپانیاوە. جڤکا LGBTQ یا وڵاتی نیجریایە نەڕازیبوونا خوا نیشاندا لە دژی پرۆژە یاسایەکێ دە پەرلەمانێدا کۆ دخوازە لە خواکردنا جلوبەرگên zayendekê ji aliyê zayendê dîve qedexe bike. Civaka LGBTQ dibêje ew proje yasa ku 6 meh ceza ya girtîgehê dide dê tenê cudakariyê xerabtir bike û destdirêjiya li dijî kemîneyên zayendî zêdetir bike. Di nav de jî kesên ku li gorî niyaza xwe ya zayendî cilûbergan li xwe dikin ne li gorî zayenda jidayîkbûna xwe. Xwepêşandanên metirsîdar ji aliyê grûpên kemîneyên Nîjerya yên LGBTQ+ ve tên rêvebirin. Çalakvanên LGBTQ+ dijî yasayeka nû ya Nîjeryayê ku têda jin û mêr nikarin cilûbergên regezê beramber li ber xwekin an ku wek jêra têgotin cross-dressing. Serokê Nîjerya wê biryar li ser vêyekê bide. Eger hat erêkirin, ew kesin cilên regezê beramber li ber xwe dikin, wê 6 mehan sizaya zindanê li wan were birîn digel cezaya bi $1200. Vîdyoyek li ser medya civakî hate belavkirin ku têda jineka regezguhêr an ku transgender rastî lêdanê têw cilin wê ji ber dikin. Ev yek tê piştî yasa hat pêşniyarkirin. Di vê demê de dengê Amerîka nikare rastiya vê vîdyoyê piştrast bike.
چالاکوانن LGBTQ+ دبیجن او دترسن اف یک هاندانا ایریشن دجی جواکاوان بکه. یاسایên bi vî rengî hana xelkî dide ku tundûtîjiyê li hember hevregezxwazan encam bidin. Me ev yekdît demê yasaya qedexekirina zewaca hevregezxwazan hat erêkirin. Hindek kes diçûn di malên hevregezxwazan da û li wan dixistin. یاسایا قدغهکرنا کراس-درسینگ بشکه ji yasaya qedexekirina zewaca hevregezxwazan ku sizaya wê 14 sal zindan e. Tevî ku ev yasaya li ekter û komedyan nagire, lê dîsan çalakvan dibêjin ev yek wê tundûtûjiyê zêdetir bike. Çalakvan Empress Cookie dibêje ew jî rastî êrîşeka tund hat. Wan cilên min ji ber min kirin û rariyê xwe bi min kirin. Hesteke pir dijwar bû bo min. Min hes kir ku ez mirîme. Çalakiyên giştî ji aliyê grûpên LGBTQ+ ve li gelek welatên Efrîqî qedexene. Piraniya caran ev yek ji bo sedemên olî ne. Em nizanin zelam û zelam. Xwedê Adem û Adem yan jî Adem û Stîv durist nekiriye. Xwedê Adem û Hewa durist kiriye. Yasaya qedexekirina cross-dressing wê di çendîn qonaxan da li perlemanê derbas be, berî ku biryarek ji aliyê Serok Mihemedû Buharî ve were dayîn. Gelek kesin ji civaka LGBTQ+ bihêvîne ku ev yasa neyê erêkirin. Li Tirkiye tengava Stenbolê bajêr dike du beş li alîkî Ewropa û li aliyê din Asya. Rojane bi sed hezaran Stenbolî ji Ewropayê derbasî Asyayê û ji Asyayê derbasî Ewropayê dibin. Welatî dibêjin ji ber trafîkê û pirbûna xelkê ew pir caran li qeyîkan siwar dibin û riya deryayî ji bo çûn û hatina di navbera her du aliyan da bikartînin. Peyamnêrê me li Stenbolê raportek amade kiriye. Ev avan ha em li ser tengava İstanbulê. Ev tengav İstanbulê dike du parçe. Li aliyê min ê rastî Ewropa û li aliyê min ê çepê jî Asyayê. Rojane bi sed hezaran İstanbulê biriya behrê ji Ewropa berê xwe didin Asya û ji Asya jî berê xwe didin Ewropa. Ez piraniya caran li keştiyê swar dibim. Ji ber trafîk û nüfusa zêde ez riya behrê bikartînim û rêwîtiyên min kêfxweştir derbas dibin. Ez ji metrobüs û otobüsan zêdetir keştiyan dibêjêrim û baya behrê li min xweştir tê. Werin em ji İstanbulyan û gerokan bipirsin sedema bikaranîna riya behrê çi ye û dema ew li keştiyan sar dibin çi hîz dikin û li ser vê yekê çi dibêjin. Ez ji ber bikaranîna keştiyê pir kelecanim. Ez keşteyê hertim bikartînim û di nava rojê de ji bo çûn û hatina kar ez lê swar dibim. Yek ji sedemê swarbûnê jî ew e got havînî hênik e. Li gor pêzanînên fermî nüfusa İstanbul ji 16 milyonan zêdetir e û ev bajar 24 saetan zindî ye. Ji ber vê yekê jî trafîka li İstanbulê ji her tim pir zêde ye. Bi vê yekê vegerêdayî bi sed hezaran İstanbulî û gerok ji riya behrê ang û keştiyan her roj bikartînin. Min botanî dengê Amerîka İstanbul. Roja çarşemê li Buenos Aires'a Arjantinê balafirek hate nîşandan wekû rêzhînan ji bo stêrkê futbolê yê koçkerî Diego Maradona. Balafira bi navê Tango di 10S weneyeka Maradona nîşan dide ku têda cilên tîma netewiya Arjantinê li xwe kiriye û cama cîhaniya ku di sala 1986 de li Meksîkê bi dest xistibû maç dike. Keçên Maradona, Dalma û Canina Maradona tevî hin hevalên bereyên tîma stêrkê futbolê beşdarî merasîma li balafirgeha El Palomar bûn. Balafir dê biçe bajarên cudayên Arjantinê û dê dawiyê ji bo cama cîhaniya di 2022 di meha mijdarê de biçe Qeterê. Belê bifraw ew sal 1986 ez hîn zarok bûm. Wê wextê hîn wekû nihatê tê bala me çawa Maradona ew golên seyr dikirin û ew coş dida me bi rastî jî me hez dikir her tiştê melmalê divê wekû Maradona be. Gulî sedeyê Maradona li salî 1986 ba bilên gulî dohemî bû be legal İngiliz, Arjantin û İngiliz gulekî li bîr nekirawe bê guman nekir bo to bo min bo hemû cîhan. Berê rast e bedaxewe kuçe dawî kir
بینرن هجا ام لفر دگهن کرد کنکشن ایرو تا جارکدن ببینن دناف خیر و خوشیه دا هر شاد و بختور